سێ ڕۆژمایە بۆ هەڵبژاردننی شارەوانیەکان لە تورکیا. ئەمە بێگومان هەڵبژاردنێکی جیاواز دەبێت چونکە پەرتەوازەیەکی زۆر هەیە لە بەتایبەتی لەبەرەی ئۆپۆزیسیۆن. کۆمەڵێک مانشێتم لە بەردەمدایە، مانشێتەکانیش زۆربیان پەیوەندیدارن بەو سەردانەی ڕەزەب تەیب ئەردۆغان کە دوێنێ بۆ دیاربەکر و باتمان کردبووی. یەکەم ڕۆژنامەم ڕۆژنامەی سەباحە بە مانشێتێکی گەورە نووسیوێتی بانگاوازێکی مێژووی لە دیاربەکرەوە وەک ئاماژەیەک بۆ دووبارە دەستپێکردنەوەی چارەسەرکردنی کێشەی کورد. بەڵام ئاماژەیەکی ڕوون نییە کەوا بتوانین بڵێن بەڵێ ئەردۆغان گوتوێتی ئێمە کێشەی کورد چارەسەر دەکەین. کۆمەڵێک مانشێتی بچووک و ژێردەری تێدایە دەمەوێت ئاماژە بەوان بدەم بە تایبەتی. دوێنێ ئەردۆغان بە تایبەتی لە دیاربەکر ئاماژەی بەوە کردبوو کە ئەوان هیچ کێشەیەکیان نییە لەگەڵ ئەو کەسانەی کە پەیوەندی خۆیان پاراستووە لەگەڵ پەکەکە. هاوکات باسی ئەوەشی کردبوو کە وەکو حکوومەتەکانی ئاکپارتی هەر لە 2002ەوە تا ئێستا کارێکی زۆریان بۆ ئاکپارتی و بە تایبەتی هاوڵاتیانی کورد کردووە. یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوە بوو ئەردۆغان ڕایگەیاند ئەوان ئامادەن لە پێناو ئارامی 85 ملیۆن هاوڵاتی تورکیا ڕێکاری پێویست بگرنە بەر. هاوکات دەتوان هەر ئێستا دەست پێ بکەن و ئەو ڕێکارانە بگرنە بەر. باسی لەوەش کرد دەرگایان بۆ سەرجەم ئەو لایەنانە داخراوە دەبێ کە ڕۆژێک لە ڕۆژان لە ڕووی سیاسیەوە وەکو ماشە بەکار هێنراون یاخود لەگەڵ پەکەکە پەیوەندیان هەبووە. ئەمە مانشێتی ڕۆژنامەی سەباح بوو، یەکێک بوو لە مانشێتە دیارەکان. ڕۆژنامەی سۆزجوو کە ڕۆژنامەیەکی ئۆپۆزیسیۆنی تورکیایە بابەتێکی هەستیاری هێناوە. دەڵێ چەند مانگێک پێش ئێستا کەسێک بە ناوی ئالپەر گێزەراڤجو لەلایەن دەوڵەتی تورکیاوە بە بڕی 55 ملیۆن دۆلار ڕەوانەی بۆشایی ئاسمان کرابوو لە ڕێگەی کۆمپانیاکەی ئێلن ماسک. سۆزجوو دەڵێ کاتێک بانگەشەی هەڵبژاردن دەکرێت ئاکپارتی ئەو کابرایەیان هێناوە لەگە خۆیان بانگەشەی پێ دەکەن، هەوڵی ئەوە دەدەن لە ڕێگەی ئالپەر گێزەراڤجیەوە دەنگ کۆ بکەنەوە. بۆیە ماشێتەکەی ڕۆژنامەی سۆزجوو زیاتر لەسەر ئەوەیە وێنەکەش هەر خودی ئالپەر گێزەراڤجیە لەگەڵ مورات کوڕۆم لەگەڵ هەمزەدا کاندیدی ئاکپارتیە لە ئیزمیر دانراوە. لە ناوەڕۆکەکەدا بێگومان ڕۆژنامەی سۆزجوو کۆمەڵێک قەڵەمی بەتوانای تێدایە، ئەوانش بە ئەمان شێوە باس لەو نائەداڵەتیە کراوە بە تایبەتی لەبارەی دەم پارتیەوە دەکرێت. بۆ نمونە دەڵێن لە 2019 بە تایبەتی لە هەڵبژاردننی 2019 ڕۆژنامە ئۆپۆزیسیۆنەکان بە ئاسانی دەیانتوانی کاندیدانی دەم پارتی بهێن و لە تەلەڤیزیۆنەکان قسەیان پێ بکەن یاخود پرسیاریان ئاراسە بکەن. بەڵام ئەم جارە ئەمە ناکرێت. باشە هۆکارەکەی چییە؟ ئەمە وەکو پرسیارێک ئاراستەی هاوڵاتیان کراوە. یەکێک لە ڕۆژنامەنووسی هەرە گرنگەکانی ڕۆژنامەی سۆزجوو بێگومان ئیسماعیل سایمازە. ئیسماعیل سایماز لە گۆشەکەی ئەمڕۆیدا بە هەمان شێوە ئاماژەی بۆ داوە کە ئەکرەم ئیمەمۆغڵو لە سەرجەم ڕاپرسیەکان لە پێش مورات کوڕومدایە. تەنانەت باز لەوە دەکات دەڵێ لە هەندێک شوێن یاخود لە هەندێک کۆمپانیا ڕاپرسی 5 بۆ 7 خاڵ لە پێش مورات کوڕومدایە. بە شێوەیەکی گشتی دەڵێ سەرڕای ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی تورکیا ئێستا پەرتەوازەیە ئەکرەم ئیمەمۆغڵو ئەو پاڵپشتەی کە لە ساڵی 2019 هەیبوو لەلایەن پارتیەوە لەلایەن کوردەوە یاخود پارتەکانی دیکەوە، بەڵام سەرڕای هەموو ئەو پەرتەوازەیەی ئۆپۆزیسیۆن ئێستا ئەکرەم ئیمەمۆغڵو تەنانەت لە هەندێک ڕاپرسی دەڵێ 11 خاڵ لە پێش مورات کوڕومدایە. ئەو کۆمپانیانەشکەوە ئاماژەی پێداوە هەمویان کۆمپانیای ناسراوی تورکیان وەک مێترۆپۆل و کۆندا و سۆنار و ئەوانی دیکە. ئەمە ماشێتەکانی سۆزجوو بوو. ئێستا دەمەوێت قسە لەسەر حڕیەت بکەین. ڕۆژنامەی حڕیەت کە هەمیشە ئاماژەمان بەوە داوە لە دەسەڵات نزیکە، ئەویش پەیامەکانی ڕەزەب تەیب ئەردۆغان سەرۆکۆمار و سەرۆکی ئاکپارتی لە ماشێتەکانی خۆی بەکارهێناوە کە دوێنێ لە دیاربەکر قسەی کردبوو. دەڵێ ئێمە ئامادەین و دەرگامان بۆ هەموو لایەک کراوەیە ئەگەر بێت و بەمەرزی ئەوەی لەگەڵ پەکەکە نزیک نەبوو بنەوە. ئەمە بەشێک بوو لە ماشێتەکانی ڕۆژنامەی حڕیەت. هاوکات هەندێک ئاماژە بە قەیرانەکەی غەزەش کراوە، بەڵام ماشێتە هەرە گرنگەکان تایبەتن بە هەڵبژاردن لە هەموو ڕۆژنامەکان بێگومان ئەمە هەروەهایە. عەبدولقادر سالڤی
خامەیەکی گرنگی ڕۆژنامەی حڕیەتە. هەمیشە ئاماژەی بەوە داوە کە حکوومەتەکەی ڕەزەب تەیب ئەردۆغان کاری باشی بۆ کورد کردووە. لە گۆشەی ئەمجارەشیان دەڵێ ئەگەر کەسێک هەبێ و بتوانێت کێشەی کورد چارەسەر بکات ئەو کەسە ڕەزەب تەیب ئەردۆغانە. هاوکات دەڵێ هەموو ئەو کێشانەی کە پێشتر لە تورکیا هەبوو لەبارەی خەڵکی محافەزەکار و دیندار ئەردۆغان هاتووە و چارەسەریانی کردووە. جیالەوە رەخنەی لە هاوڵاتیانیش گرتووە ئەردۆغان بێگومان لە دیاربەکر. دەڵێ جەهەپە دەیەوێت لەگەڵ دەم پارتی پێکەوە وەکو پایەی بەرزکەرەوە بەکاربێنرێت بۆ ئەوەی بتوانن دەنگەکانی ئاک پارتی کەم بکەنەوە. ئەمەش گۆشەی عەبدولقادر سالڤی بوو لە ڕۆژنامەی حڕیەت. هاوکات کۆتا ڕۆژنامەم ڕۆژنامەی جمهوریەتە. جمهوریەت هەندێک بە جیاوازی سەیری هەڵبژاردنەکان دەکات. بۆ نمونە ئامارێکی بڵاو کردووەتەوە تایبەتە بەوەی کەوا دەڵێ ئەوانەی کە تەمەنیان سەرووی ببورن سەرووی 65 ساڵە ژمارەکەیان 8 ملیۆن و 722 هاوڵاتیە کە ئەوانە زۆربەی هەرە زۆریان کەسانی هەژار و کەم دەرامەتن. ماشێکی خوارەوەش تایبەتە بە قسەکانی ئۆزگور ئۆزەل. ئۆزگور ئۆزەل لە ئەسان یورد بوو، دواتر چوە سەریار. لەوێندە ڕخنەیەکی زۆری ئاراستەی دەسەڵات کردووە و دەڵێت هەموو تواناکانی دەوڵەتیان خستووەتە گەڕ بۆ ئەوەی بتوانن بانگەشەیەکی فراوان لە تەواوی تورکیا بەکاربێن. واتە حکوومەتی تۆمەتبار کردووە بۆی پارت دەتوانێت داهاتی دەوڵەت تواناکانی دەوڵەت بۆ خۆی بەکاربێنێت.